کێشە و گرفتەکانی دەربەنی خان زۆرن بە تایبەتی کێشەی ئەم ئاوە پیسەی دەربەنی خان و چاکردنی ڕێگای مەرگ وە کەمی کارەبای دەربەنی خان. بە گوێرەی هەموو پشکنەکانی وەزارەتی تەندروستی لە ساڵانی پێشووە و بە گوێرەی ئەو پشکنانەی کە ئێمە وەکو کۆنفرانسێک لە پەیمانگای دەربەنی خان ڕێکمان خست و فەحسەکان وەرگیران ئەو ئاوە کۆمەڵێ مادەی پیسیتیایە بە تایبەتی هێوی میتاڵەکان واتە کانزا قورسەکان لەوانە PB و C واتە قوڕقشم و زی و قوڕقشم و مس و کۆمەڵێ مادەی تریتیایە کە ئەبێتە هۆی سەرەتان. سەرۆکی حکوومەتە و ساڵە هات وتی ئاوی دەربەنی خان پاکە دەبەیەک ئاوی سیروانی گرت بە دەستیەوە تێمە ئاوی دەربەنی خانە من ئاوەکە خۆمەوە بەداخەوە ئەو نییەکە ئەو ئەڵێ من ئاوی دەربەنی خان پاکەوەی خۆمەوە هیچ گرفتێکی نییە. ئایسە کاتی ئەوە هاتووە لە بەرەو پەیتا ساڵ لە دوای ساڵ گوزەرانی خەڵک ناڕەحەتە بێ. ینی ئێمەوە چەند ساڵێکە وەکو چالاکەوانی دەربەنی خان هەوڵە دەین لە کار و چالاکی خۆمان بەردەوامین ئەم کارەبا و کێشەی ئاوی دەربەنی خانمان بۆ چاک بکرێت بەڵام بەداخەوە بەرپرسانی شاری دەربەنی خان وەکو پێویستیان بە دەم داواکانی وڵاتانی دەربەنی خانەوە لە هەموو ڕوانگەیەکەوە یاری بە عەقڵی خەڵکی دەربەنی خانەکان نەمانوتوە حکوومەت هەموو تاکێکی کۆمەلگا موچەی بۆ بڕەوە بەڵام دوای 32 ساڵ حکوومەتی کوردی یاری بە عەقڵی خەڵکی دەربەنی خانەکە بۆ نمونە دەربەنی خان خاوەنی وێزگە بەرەمێنانی کارەبایە بەڵام کەمتر لە 8 سعات کارەبای ڕێزیەیە. معلومە لە هەرێمی کوردستانە ئیدارەی حکومڕانی سەرکەوتوو نەبوو گرفتی زۆری بەجێهێشتووە و وەک پێویست ئاور لە ژیان و گوزارانی خەڵک ناداتەوە ئیتر لە زمینی ئەوە دەربەنی خانیش بەرکەوتووە هەروەهایە بەڵام هەندێک گرفتی زیادەشمان هەیە گرفتی ڕێگاوبانە گرفتی پاڵفتەی ئاو دابینکردنی ئاوە ئاسایشی ئاوە کە بەڵێنیان داوە پارێزگاریەکانی پێشوو. داواکارەکانی ئەم شارە زۆرن بەڵام خۆی لە سێ داواکاریە ئەبینێتەوە لێرە. یەکەم ئاوی دەربەنی خان ئەوە چەند ساڵێکە داوا ئەەکەین کە ئاوی دەربەنی خان پاڵفتە بکرێت و ئاوێکی باش و ئاوێکی تەندروست بە هاوڵاتیان بدرێت. دووەمیش ڕێگاکە ڕێگایەکی وان نییە کە ئۆتۆمبیلەکانمان هەمویان بڵێم ڕۆژانە تێکەچن. لە ساڵی 2013 پرۆژەیەکی پاڵاوتنی ئاوی دەربەنی خان دانراوە دوای ئەوەی فشارەکانمان کرد و ڕێگەمان کرد لە تەنکەر و بەرژۆندەکانی دەسڵات کۆمپانیای کاتۆ کۆمپانیایەکی تورکیە بەڵام لەو ساڵەوە ئەوە بۆ چەند ئێستا 2023 هەتا ئێستا پرۆژەکە تەواو نەبوو بۆیە یەکێ لە داواکاری سەرەکیەکانمان بریتیە لە تەواوکردنی ئەو پاڵاگە هەروەها هەڵگرتن و لابردنی ئەو پێوەرانەی کە بۆ ئاوی دەربەنی خان دانراوە چونکە ئێمە پێمان وایە ئەو ئاوە ئاوێکی پیسە.